مانگرتنی شۆفێران ڕاستیە شتێکی ڕەوایە ئێمە لەگەڵ ئەو داواین خەڵک ئێمە 600 مترێک لە بنزینی 450 دیناری دووری معقول نییە بنزین لە کەلارە لە ناحیە ڕزگاریە لە شوێنەکانی ترا بە 1000 دینارە بە 950 دینارە بنزینێک و ئەکتان نزم بەڵام باو بنزینێکەوە لە کوڵەجۆ هەیە 600 مترێک لە ئێمەوە دوورە بە 450 دینارە بنزینێکی زۆر باشە لا ئەم بنزینی محەسەنەیە بنزین سۆپەرەیە بنزینی نۆرماڵ هەیە بنزینی ئەوە هەیە چی بەڵام لای ئەوان یەک بنزین و ئەکتان بەرزی 450 دیناری دەنە هاوڵاتیەکانیان هاوڵاتی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک نەدارە هەژارە سوتاوە لە قەیرانە قەیران لە دوای قەیرانی بنزینە قەیرانی گازە قەیرانی نەوتە قەیرانی موچەیە هەموو قەیرانەکان بەداخەوە ئەمڕۆ هەیە بۆیە تکاکەین و داواکەین لە بەرپرسیان لە وەزیری سامانە سروشتیەکان لە سەرۆکی حکومەت کاکی گیانبرای بەڕێزم بێنە سەرخەت با ئەو خەڵکە بەڕاستی خەڵک نیەتی ئا معقولە ئیسەکی ئەو عالەمە ئیشوکاری وێسیا بەهۆی مانگرتنی شۆفێرانەوە وڵات چەند شۆفێرێکی نار خەڵکی کەلارین هەستاوین جادێ ڕێگای کەلار سلێمانیمان داخستووە لەبەر گرانبوونی بانزین گرانبوونی بانزین تەنها بەس بۆ هەژارەکان تەئسیریە چونکە دەوڵەمەندەکان بانزینیان بەلاشە مەسوولەکان ئاگایان لەم وەزعی هەژارەکان نییە ئیتر چەندگەن جێگی ناتوانە سەر شەقامەکە و داوای مافی خۆمانەکەین تا ئێستا کەس نهاتووە بە دەمانەوە جوابێکمان لێ بگەڕێتەوە یا شتێک و دەستخۆشی کەناڵەکەتان گەم کە هاتووە بۆ ناو ئەم هاوڵاتیانە و پەیامی ئێمە ئاگەیەنێ هیوادارم حکوومەت ئاوڕێک لەم گرانیەی بانزین بداتەوە و سوپاسی ئەم هاوڵاتیانیان شەکەم کە لەمێ بەشدار بوون و هاوخەمی ساق پاسەکان بوون لێرە بەشداریان کرد.